پێناسەی ڤیتامین چییە لە زانستی پزیشکیدا؟ کاریگەریەکانی ڤیتامین چییە لەسەر جەستەی مرۆڤ؟ ڕێنمایی پزیشکان لەسەر ڤیتامینەکان چییە؟ بۆچی دەبێ گرنگی بە زانیاریەکانمان بدەین لەبارەی ڤیتامینەکانەوە؟ سەرچاوەی دەستکەوتنی ڤیتامینەکان کامانن؟ ئەو خۆراکانە کامانن کە دەبێ گرنگی بە خواردنیان بدەین؟ ئایا دەکرێت بە شێوەیەکی هەڕەمەکی خواردنەکان بۆ دەستکەوتنی ڤیتامین بەکار بهێنین؟ ڤیتامینی دەستکرد چییە و چ کاتێک بەکاردەهێنرێ؟ بەرنامەی ڤیتامین. بە ناوی خودای گەورە و میرەبان. بینەرانی عەزیز، سڵاوی خواتان لێبێت. ئەزیزان، ڤایتامینەکان کاریگەریەکی گرنگیان هەیە بۆ لەشساغی مرۆڤ. ڤایتامین ئەو خواردنە نایابانن و یاخود ئەو پێداویستیە گرنگانەی مرۆڤن کە زۆر جار ئێمە هەستیان پێ ناکەین، بەڵام لە ڕێی دەوروبەر و لە ڕێی ژینگەوە وەرمان گرتووە و لە ڕێی خواردنەوە وەرمان گرتووە و توانیمانە ئیسفادەیەکی باش و چاک بە خۆمان بگەێنین. ئەزیزان، ڤایتامینەکان بە زمانی حاڵ پێمان دەڵێن خالقێک هەیە کەون و هەموو ژینگەکانی دروست کردووە بۆ تەواوکردنی یەکتری. لە ڕێی ڤایتامینەوە ئێمە دەتوانین بگەینە ئەو نەتیجەی کە ئاسمان، زەوی، ژێرئاو، ژینگە، ئاژەڵ، مرۆڤ، ڕووەک هەمویان ڕەبتێکی دوور و نزیکیان بەیەکەوە هەیە و هەمویان دروستکەرێکیان هەیە تەواوکەری یەکترین. ئەمڕۆ باسی ڤایتامینێکی دیت کەتان بۆ دەکەم کە ئێمە دەبێت لە ژینگەوە وەری بگرین، ئێمە دەبێت لە سروشتەوە وەری بگرین، ئێمە دەبێت لە چواردەوری خۆمانە وەری بگرین بۆی بتوانین خۆمان خۆشبەخت و ئاسوودە بکەین، سوود لەم ڤایتامینە وەرگرین. ئەویش ڤایتامین کەیە. زۆر جار پرسیار دەکرێت ئەم حرفە لە چیەوە هاتووە. هەندێک لە سەرچاوەکان باسیەوە دەکەن، دەڵێن کەلیمەی کەی لە کەلیمەی کۆئەگولیشنەوە هاتووە. کۆئەگولیشن واتە مەیاندن، کە تەمان دیارە ڕاستە بە ڕێزێکی سەر ڕەنگە کە زمانی نزیب بزانێ بڵێ جاخۆ کۆئەگولیشن بە سی دەست پێکات، بەڵام هەندێک لە سەرچاوەکان پێم وایە لاتینیەکەیەتی کە بەکەی نووسیویانە، واتە کۆئەگولیشن واتە مەیاندن، ڕۆڵ و کاریگەری دروستکردن بۆ مەیاندن و بەتایبەتی بۆ مەیاندنی خوێن، بۆیە ئەو شەیکەیە لەوە هاتووەوە ئەو ناوەی لێنراوە. ئەزیزان، ڤایتامین کەیش وەکو هەموو ڤایتامینەکانی تر یەکێکە لەو ڤایتامینانەی کە لە چەوریە دەتوێتەوە. یەکێکە لەو ڤایتامینانی تر کە وەکو مرۆڤ خۆی لە لاشەیە هەبێ نییە. هەندێک پێداویستیمان پێویستە لە لاشەیە کە ڤایتامین کەیان پێویستە، دەبێت ئەم پێداویستی لاشە پڕ بکرێتەوە بە هەندێک خواردن کە لە ژینگە وەری دەگرین. ڤایتامین کەی ڕۆڵ و کاریگەریەکی زۆر گرنگی هەیە لە دروستکردنی پرۆتینە و ڕۆڵ و کاریگەریەکی زۆر گرنگی هەیە لە خوێنمەیاندنە. بۆیە وتمان کەیەکە لە کۆئەگولیشنەوە هاتووە، واتە مەیاندنی خوێن، بڵەد کۆئەگولیشن. ئەزیزان، ڤایتامین کەی ئێستا دیراسە کراوە و توێژینەوەکان دەڵێن زۆر گرنگی هەیە لە پێکەوە نووسان و لە ڕێخستنی کالیسیۆم لە ناو ئێسقانەکان و لە ناو ئێسکەکانە. و تەنانەت ئێستاکیە توێژینەوەکان ئەوەیان سەلماندووە ڤایتامین کەی ڕۆڵ و کاریگەری گرنگی هەیە لە ڕێخستنی ئیشی کالیسیۆم لە شانەکانی لاشەی مرۆڤە. ئەزیزانی خۆم، ڤایتامین کەی ئێستێکێکە لەو ڤایتامینانەی کە گرنگە بۆ دروستکردنی پرۆتین، بۆ ئەوەش ئەویش ڕۆڵ ببینێت لە گلوتامیل کاربۆکسیلەیت کە گاما گلوتامیل کاربۆکسیلەیت کە ئەمە ئەنزیمێکە ئەگەر بێت و ئەم لاشەیە بدروست بێت، ئەم ئەنزیمە دروست بێت، ئەوە بۆ خۆی کۆمەڵێ پرۆتینات کارلێک دەبێت، ئەوە کۆمەڵێت شانە ڕێک دەخرێت، ئەوە کۆمەڵێ وە کۆڵێ کارێگەر دەبێت. بۆیە ڤایتامین کەی دەڵێن کۆفاکتەر. کۆفاکتۆر واتە فاکتەرێکی موساعیدە، واتە فاکتەرێکی هاوکارە بۆ ئەوەی ئەم جۆرە ئەنزیمە ئیش بکات، بۆی ئەم جۆرە پرۆتینانە کە پێ دەڵێن گلاپرۆتین لە لاشەیە دروست بێت و بە جوانی و بە مەزبوطی بۆی ئیش و کاری خۆی بکات و لاشە سەرکەوتنێکی تیادا دروستکات. بۆیە ڕێخستن و دروستکردنی گلاپرۆتین لە ئەنجام و هاوکارێکە کە ئەنزیمێکە پێڵن گاما گلوتامیل کاربۆکسیلەیت
کاربۆکسیلەیز ڤایتامین کەی هاوکارێکی زۆر باش و چاک و مەزبوطە. ئەمانە ڕەنگە من کە بۆ جنابتان دەیڵێم و باسی دەکەم ئەمە عملیەکە هەروە ئاسان نییە، هەروە بەسیط نییە، هەروە ئەوە نییە کە ڤایتامین کەی بێت و بڵێت دەی زەحمە نەبێ و دەستی بگرێ و خواحافیز. ئەمە کۆمەڵێ کار لێکە، کۆمەڵێ وەکۆڵێت فرمانەکە لە لاشەی مرۆڤ ڕووەدا لە ئەنجامی هەموو ئەمانەیە. ئینجاکە لە ئاخیرا هۆکارێکە بۆی ئایۆنی کالیسۆم ئیشکات، هۆکارێکە بۆ ئەوەی کە کالیسۆمەکان بە جوانی و مەزبوطی ئیش بکاتووە لاشە ئیش و کارەکانی خۆی ڕێک بخات. بۆیە ئەزیزانی خۆم کاتێک کە دەڵێن ڤایتامین کەی واززانین تەسەورەکەین ئەمە ڕێژەیەکی زۆر لاشە پێویستی بێت. نە، ڕێژەکە کەمە بەڵام ئیشەکە زۆرە، مقدارەکە زۆر کەمە بەڵام فرمانەکان و کار و چالاکیەکانی زۆرە. ئێستا توێژینەوەکان و ئەو بابەتانەی کە تەربارەی ڤایتامین و بەتایبەتی ڤایتامین کەی قسە دەکەن، هەندێک لە سەرچاوەکان دەڵێن ئەگەر مرۆڤێک بە نزیکەی تقریباً لە تەمەنی 25 ساڵ کەمتر بێت پێویستی بە نزیکەی ڕۆژانە 120 مایکرۆگرام هەیە. لایەتان نەچێت کیلۆ بکەن بە 1000 بەشەوە 1 گرام بێنە، گرامێکش بکە بە 10 بەشەوە تقریباً بەش و نیوێکی ڕۆژانە پێویستمانە. تەنانەت دەڵێت ئەمە ئەگەر بۆ نمونە مثلەن بۆ پیاوێک وابێت 120 مایکرۆگرام، جاری وایە بۆ ئافرەتیش ڕێژەکە کەمترە 90 مایکرۆگرامان پێویستە. بۆ منداڵێک یان مێر منداڵێک ڕێژەکە لەوەش کەمترە، هەندێک لەسەر چاوەکان دەڵێن لە 15 مایکرۆگرامەوە هەتا 80 نزیکی 100 مایکرۆگراممان پێویستە، چونکە منداڵ پێویستی بۆیە نەشاد بکات و چالاکی بکات و زیندە چالاکیەکانی لاشەی ئیشکات. کەواتە ئەو ڤایتامینەی کە 1 لە سەردەی گرامێکمان پێویستە، 1 لە سەردەی گرامێک لایەتان نەچێت کیلۆیەک بکە بە 1000 بەشەوە بە نزیکەی 1 لەسەر 1000 کیلۆگرامێکمان پێویستە، واتە بەشێکی زۆر کەم کە ڕەنگە بە فوپیاکردنێکا بڕات و هەر وەزنێکی زۆر کەمی هەبێت، بەڵام دەتوانێت کاریگەریەکی زۆر باش و چاک و مەزبوط لە لاشەی مرۆڤ دروستکات. ئەزیزان، بۆ زانیاری بەڕێستان دەڕێ ئەم بەرنامەیە وەریگرن ڤایتامین کەیش تەنها 1 جۆرمان نییە. ئێمە وا تەسەورەکەینەوە جارێ ڤایتامین کەیمان زۆر نەبیستوە، گە بیستی بێشمان بەس وەکو ڤایتامین کەی بیستمانە، بەڵام کاتێک کە منم بەرنامەی حازر دەکەم و بە درێژایی کۆلێژی پزیشکیش کە خوێندومانە ڤایتامین کەیشمان کەی1مان هەیە، 2مان هەیە، 3مان هەیە، واتە ڤایتامین کەی 1 و 2 3مان هەیە. هەر یەکەیشی ناوێکی خۆی هەیە، هەر یەکەی شێوگێکی خۆی هەیە، هەر یەکەی شکڵێکی خۆیە، هەر یەکەیان فرمانێکی خۆیە. ئەزیزان، بۆ نمونە مەسەن ڤایتامین کەی1 زۆر جار لە زمانە ئینگلیزیەکانە پێڵەن فیلۆکینۆن، دراسە کراوە توێژینەوەکان سەلماندویانە ئەمە بۆ لەش ساغی و بۆ تەندروستی جگەر زۆر پێویستە. ڤایتامین B هین ڤایتامین کەی2 کەیەکە واتە ژمارە 2 پێڵەن میناکینۆن، ئەمە ڕۆڵ و کاریگەریەکی زۆر باشیە بۆ کوشتنی بەکتریا، ئەویان بۆ جگەر لەش ساغی جگەر، ئەمیان وەکو وەزارەتی دیفاعی شەکات بۆ کوشتنی بەکتریا، و تەنانەت ڤایتامین کەی 3مان هەیە، کەی 3 کە ئەویش پێڵەن مینادیۆن، ئەمەش کە دراسە کراوە نابێت لە خۆمانەوە بیخۆین و نابێت لە لاشە پێی وەکۆڵێت زەرور کۆبێتەوە و زیاد بێت لە حەدی خۆی، چکە ڕەنگە ئەمە هۆکارێک بێ بۆ ئەوەی کە تەسەموم دروست کات و کۆڵێت تۆکسیستی دروست کات، ئەگەر بەتابەتی ئەو منداڵانی کە تازە لە دایکە من ئەگەر ڕێژەکە زۆر خورابێت وە مناڵەکە ئافرەتێک دووگیان بێ و منداڵی ببێت. کەواتە قسەکەمان لە چییە؟ مەبەستمان ئەوەیە کە ئەزیزان تەنانەت ڤایتامین کەیش بۆ ئێوە باز دەکەین. ڤایتامین کەیش 3 جۆری تریە، هەر یەکیان ناوی خۆیە، هەر یەکیان ئیشێکی خۆی هەیە، دەبێ خالقێک هەبێ هەموو ئەم ئیشانی ڕێخست بێ. ئەگەر نامانای چییە کە تەنانەت ڤایتامین کەیەکەش ئەیەکەی با بڵێن جۆری یەکەکەی نەوعێک ئیشەکە، جۆری دووەکەی نەوعی ئیشەکە، جۆری یەکەکەی کە ڕۆڵی بەس دیفاع بینێت و پارێزگاری و هۆکارێکە بۆ ئەوەی کە جگەر بپارێزێت، بەڵام جۆری دووەمیان ڕۆڵی هجووم دەبینێت، ڕۆڵی هەر دیفاع نابینێت. وەزارەتی بەرگری، وەزارەتی با بڵێن دیفاع، وەزارەتێکە بەرگریە و هجوومیشە، تەنها وەزارەتی ناوخۆن نیامیان وەزارەتی پێشمەرگەیە ڕۆڵ دەبینێت بۆی بتوانێت بەکتریا بکوژێت و کاریگەری لەسەر بەکتریا دروست کات. ئەمانە هەموو بەڵگەیە لەسەرەوەی کە ڤایتامین بەتایبەتی کەی1 و کەی2کە زۆر گرنگ و مهمە، دەبێت ئیشی لەسەر بکەین، دەبێت بە جوانی و بە مەزبوطی بتوانین سوودی لێوەرگرین. ئەزیزان، ڤایتامین کەی زۆر گرنگە و پێویستە بۆ هەڵمژینی هەموو ئەو چەوریانەی کە ڤیتامینەکانی تری تێدایە و بمانەوە لاشەمان پێویستمان دروست بێت و وەکۆڵ ئیشی لەسەرکەین. واتە هەموو ئەو مادانەی کە لە ناو ڕیخۆڵەیە دێت،
هەموو ڤایتامینەکانی تریشی تایە ڤایتامین کێش هۆکارێکی تری و گرنگ و مهمە بۆی ڕێگە بدات بە جوانی بۆ مەزبوطی ئەو چەوریانە هەڵمژدرێ و بۆی لە ناو چەوریەکانیش ئەم ڤایتامینە بتوێتەوە اینجا کە دوایی لاشە پێویستی پێبێت و بەکاری بێنێت کەواتەمەش بۆ خۆی گرنگ و مهمە هەندێک جات باسیەوە دەکەن کە ڤایتامینەکان گرنگ و مهمە بۆی خەزنیش بن ئێمە بەداخەوە لایەتان نەچێت ئەوە وڵاتەکانی سەر زەویە ئەوە حکومڕانەکانی سەر زەویە حیسابی ڕۆژی تنگانە ناکەن تەنانەت خالق دروستکەری مرۆڤەکان و دروستکەری هەموو بەشەریەت حسابی ئەوەشی کردووە کە تۆ دەبێت هەندێکی پێویستیش لە لاشەیە خەزن بێ بۆ ڕۆژی تنگانە خۆ ناکرێ ئەگەر مانگێک بۆ نمونە دەوام نەبوو ئیتر تەواو تۆ بکەویتە سەر ساجی عەلی و لەسەر سەفر بی یاخود ئەگەر 2 ڕۆژەم خواردن نەخۆیت و تەواو بۆیە خالق حسابیەوەی کردووە نزبەیەک لە ڤایتامین کەی بۆ نمونە مەسەلەن لە جگەرە خەزن بێت بەڵام ڕێژەکەش تێنەپەڕێت لە حەدی خۆی لە ڕێژەکەش تێنەپەڕێ لە حەدی خۆی چکە ئەگەر لە ڕێژی خۆی لە ڕێژەی خۆی تێپەڕێ کاریگەری لەسەر جگەر دروست دەکات بەڵام لە حەدێکە لە نزبەیەکی معقولە لە ناو جگەرە بە جوانی بۆ مەزبوطی خەزن دەبێ بۆی بتوانێت کاریگەری خۆی باش و چاک و دروست کات و بتوانێت ئیشەکانی خۆی بکات و فرمانەکانی خۆی جێبەجێکات ئەزیزان هەندێک لە توێژینەوەکان باسیەوە دەکەن کە ئەگەر بێت و ئێمە ڤایتامین کەی وەکو پێویست وەرگرین زۆرێ لە ئەندامەکانمان بە جوانی و مەزبوطی ئیش دەکات هەندێک لە توێژینەوەکان باسیەوە دەکەن دەبێت ڤایتامین کەی یەکێک بێت لەو ڤایتامینانەی حسابی بۆ بکەین لە ناو خواردنەکانمانە هەندێک ڤایتامین ڕەنگە بۆ لە ساغی و تەندروستیە بە حکمیەوەی ڤایتامینی تریش ئەو ئیشە دەکات ڕەنگە زۆر نەقسەکەی دەرنەکەوێت بەڵام توێژینەوەکان باسیەوە دەکەن کە ئەگەر تۆ بێت و ڤایتامین کەی وەرنەگری ڕەنگە هەندێک نەخۆشی و هەندێک دەردووبەڵا و هەندێک بێتاقەتی ڕوود تێ بکات کە بە ئاسانی نەتوانی بە ڤایتامینەکانی تر تەعویزی کەیتەوە چۆن بۆ نمونە مەسەن بە ڕێزێک بڵێت ئەگەر من مەسەن لە ماڵما برنجیش نەبێت ڕەنگە ساوەر هەبێت ڕەنگە گەنمە کوتاو هەبێت ڕەنگە قەرەخەرمان هەبێت ڕەنگە شتێکی تریش هەبێت ڕۆژەکەی پێ بەڕێکەم بەڵام ئەگەر بێت و ڕۆن نەبێت و پیاز نەبێت و ئاگر نەبێت چی لێ بکەیت ئیشەکانی پێ بەڕێ ناکرێت هیچ شتێکی پێ نەمەش بزڵ بدوایە ئەگەر مرۆڤ بۆ نمونە هەندێک ڤایتامینی نەبێ ڕەنگە بە هەندێک ڤایتامینی تر نەقسەکان پڕ بێتەوە بەڵام توێژینەوەکان دەڵێن ڤایتامین کەی یەکێکە لەوانی کە بە ئاسانی پڕ نابێتەوە لە ڕێی ئیشەکانی ترە و لە ڕێی فرمانی با بڵێن ڤایتامینەکانی ترە بۆیە دەبێت زۆر ئاگاداربی بە جوانی و مەزبوطی حەقی خۆتانە بپرسن ڤایتامین کەی ئەوەندە گرنگە لە چیە هەیە ئەزیزان تەمەن ئەوانیش ژمارەکانی جیاوازە و بوونەکانیشی جیاوازە مەسەن بۆ نمونە ڤایتامین کەیوەن مەترسن نشتی زۆر گەورە و گرانان نییە بۆ نمونە سپێناخ هەیە تایەتی سڵق تایەتی خاڵ تایەتی جەرجیر تایەتی بۆ نمونە مەسەلەن قەرنابی تێدایە بۆ نمونە مەسەلەن هەندێک بۆ نمونە مەسەلەن بیبەرەکانە تێدایە هەندێک لە میوەکانە تێدایە بۆ نمونە میوەی ئەڤۆگادۆ تێدایە میوەی ترێ تێدایە گەر مێوژش بخۆی هەر تێدایە کێوی تێدایە هەموو ئەمانە کشمیش ئەم جۆرە ڤایتامینانەی تێدایە کاتە ڤایتامین کەیوەن تۆ دەتوانی زۆر بە ئاسانی لە هەموو ئەو خواردنانی کە ڕۆژانە دەیخۆی بەڵام هەمیشە وتومانە خواردن دەبێت تێکەڵ و بێت خواردن دەبێت تەنها یەک جۆر میوە نەبێت نابێت تۆی باوکی ئازیز کە سەرپەرشتیاری ماڵێک و خانوێت حەزت بۆ نمسن لە شووتیە ئیتر ساڵ 12 مانگ تۆ گەر شووتیت بەرچاوکە بێت لا بەس شووتی بەریتەوە باشتر و چاکتر وایەت مادام خوای گەورە بوونەیەکی پێداویت و پارێکی پێداوی تەنانەت زۆر جار پارەکەش خۆ هەر سەرفەکەی بەڵام لە شێوازێکی تەندروستە سەرفیکە ینی من زۆر ئامۆژگاری دەکەم لە ڕێم بەرنامەوە هیچ پێویست ناکات تۆ 4 کیلۆ بۆ نمونە مۆز بەریتەوە نەخێر ڕەنگە 9 کیلۆ مۆز هاتووە ئەوروپی ئەگەر ئەو بەڕێزانی کە سەیرێن بەرنامەکەن لە ئەوروپا ژیابێتن و یان سەردانی ئەوروپاتان کردبێت ینی نەفرێک دێت ڕاست ئەوان مناڵیان کەمەوەکو خۆمان نین بەڵام بەجددی تەندروست دەژین دەزانن چۆن خواردنەکانش بە تەندروستی بکڕن یان جاری وا هەیە بینیومە یەک قاژێک شووتی کڕیوە بۆ نمونە مەسەن 2 پرتەقاڵی کڕیوە نەخێر بۆ نمونە مەسەن 2 مۆزی کڕیوە خۆ ڕەنگە کابرا بوونەش بێت بەڵام دێتە مارکێتێک دەیکا بە مەڵتی ڤایتامین ئەمەیە پێڵەن مەڵتی ڤایتامین وا لە ناو زەڵاتەیە لە ناو زەڵاتەکانیشا کە دەیکەن ئەوان بۆ نمونە مەسەلەن هەوڵەدەن زۆرترین شتی تێکەڵکان لە ناو خواردنەکانیشا لەسەر خواردنەکە ڕەنگە کەم بێت ڕەنگە ئەوەی من و تۆ سەرفیەکەین باوەڕتان بێ ڕەنگەوان بە 3 ژەم نەیخۆن
ئەوەی کە من و تۆ دەیخۆین ڕەنگە بە سێژەم زۆر جانەی خۆن بەڵام مەڵتی ڤایتامینە لە هەمان شێوەیە مەسەن جاروها مەسەن لە ئەوروپا من لە یەکی لە وڵاتەکان خواردنەوە دوو پارچە جەرگیر دانێ سەرەکەی سێ چوار دەنکە ترەی داناوە لێرەیە بۆ نمونە مەسەن بۆ نمونە خاڵسی داناوە و دوو سێ دانکەیەک لەوا چێ شەربەت بۆ نمونە مەسەن زەڵاتەیەکی گێزەری کردی بێت هەر ئەوەندە ڕەنگە بە دوو کەوچکە چای بە سێ کەوچکە چای تاو بێ بەڵام لە ئەخیرا بۆ دەرەکەی بەڕاستی ئەمە مەڵتی ڤایتامین ئەمەیە تەندروستی ئەمەیە لەش ساغی دەدات ڕاستە هەندێشتی تری خراپش ڕەنگە مەسەلەی بی ئارەقە و مەشروباتە و بەزم ڕۆزمە لەگەڵابی خۆن و خۆیان بەستیان بێ و ڕەنگە بە حسابی خۆیان بۆ خۆیان هەڵاکردن قسەمان لەسەر ئەوە نییە بەڵام قسەمان لەسەرەوەی کە ئەگەر خواردنێکی کەمیش بخۆن بەڵام هاتوونە بە شێوازێکی تەندروست حازریان کردو بۆیە زۆر گرنگ و مویمە تۆ حسابێک بۆ ئەوە بکەیت کەواتە ڤایتامین کەیوەن لەیادتان نەچێ لێ خواردنە ڤایتامین کەی توش لە کۆمەڵی خواردنی ترا هەیە دراسە کراوە بۆ نمسن لە هەندێک لە میوەکانە هەیە لە هەندێک لە سەوزەکانە هەیە لە بۆ لە شیرە هەیە ڤایتامین کەی2 دراسە کراوە لە پەنیرە هەیە توێژینەوەکان باسیەوە دەکەن کە لە هەندێک لە شتە حیواناتیەکانە هەیە لە سپێناخ و لە کەلەرما هەیە ئەوانی کە مەلفوفەواتە پێچراوەیە ئەوەش بخۆی خاڵێکی زۆر گرنگ و میکاتە ڤایتامین کەی1مان وەرگرت ڤایتامین کەی2مان وەرگرت ئەگەر بێت و ئێمە ئەمانە بکەین بە جوانی و بە مەزبوطی لە بیبەرا بەسەرن ڤایتامین کەی2کان هەیە کاتە ئەمانە هەمووی بەڵگەی لەسەرەوەی کە لە یادمان نەچێت زۆر باش و چاک و مەزبوطە تەنانەت لە توێژینەوەی کا خوێنمەوە باسیەوە دەکات کە لە یادت نەچێت کە ڕەبتی هەیە بە وڵاتی خۆمان لە گوێز بڕۆکلی و قارچێک و تەنانەت قەیسی کە ئەمانە هەمووی هەیە و تەنانەت خورما ئەمانە هەندێک لە بیبەرەکان ئەمانە هەموو ئەو خواردنانن کە بەڵێ دەتوانرێت ئێمە ڤیتامین کەی لێوە وەرگرین زۆر بە جوانی و بە مەزبوطی تەنان لە هەندێک لە توێژینەوەکانی تر باسیەوە دەکەن کە تەماتەش کە یەکێکە لە خواردنە گرنگەکانی خۆمان و زۆریش مهمە و ڕۆژانش هەمانە خۆشببختین کە دراسە و توێژینەوەکان سەرماندویانە کە ڤایتامین کەی تێدایە بۆیە ئەزیزان گرنگیدان بەم خواردنانە هۆکارێکە بۆی کە ڤایتامین کەی لاشەمان دابین بکەین و پێداویستەکە دابین بکەین ڕێژەیەکی زۆر کەم بوو لە یادتان نەچێت کە وەکو بیرخستنەوە پیرتان دەخەمەوە ئەو ڤایتامین کەی کە زۆر گرنگە و لە بەرنامەی داهاتووە خاڵ بە خاڵ گرنگەکەی ڤیتامین کەیتان باز دەکەم بەڵام ڕۆژانە پێویستمان بە 1 لەسەر 1000 کیلۆیەک هەبوو 1 لەسەر 1000 کیلۆیەک وانە ئەوەنە گراممان پێویستە ئەگەر بێت و بە جوانی و بە مەزبوطی ئێمە بتوانین 1 لەسەر 1000 با بڵێن کیلۆگرامێک کە کاتە تقریبا 100 مایکرۆگرام کە کاتە 1 لەسەر 10 گرامێک کە بزانە ڕێژەکە چەندە کەمە ئەگەر بێت و ئەمە دابینکەین ئێمە زۆرێ لە لەشساغەکانمان بۆ دەگەڕێتەوە گرنگی ڤایتامین کەیمان بۆ دەگەڕێتەوە ڤایتامین کەی زۆر قسەی تری لەسەر ماوە گرنگیەکەی بەکارهێنانەکانی و لە چی کەسێکان نەقص دەبێت بەرنامەی داهاتوو ئەم خاڵانە باز دەکەین تا بەرنامەی داهاتوو بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ